ئەمە دیمەنی پرۆژەی ئاوی خوڕماتووە پێش دابەزینی ئاستی ئاوەکەی. لە پاشگرتنەوەی ئاوی پرۆژەی خوڕماتوو لە سەر چاوەکەیەوە پیسبوونی پرۆژەکە بەڕوونی دەردەکەوێت و ئەمەش دانیشتوانی قەزاکەی نیگەران کردووە بۆ پێی سەرچاوەی سەرەکی ئاوی خواردنەوەی شارەکەیە. سوی هەر ئۆنگیندە بیر ئاچلار بزم چێ ئەم ئاوا لە دە ڕۆژجارێک بەردەدرێتەوە، هەر بۆیە قەیرانی ئاو لە شارەکەدا دروست بووە. ئەوەش حاڵی خوڕماتووە کە دەیبینن. ئەم پرۆژەیە ماوەی 20 ساڵە پاک نەکراوەتەوە، هەر بۆیە فەرژین بێت لە ڕووتان. جۆرەها شتی تێدایە وەکو سەگ و جۆرەها میکرۆب. ماوەی 2 ساڵیشە کلۆر نەهاتووە بۆ ئەوەی بکرێتە ناو ئاوەکەوە و پاک بکرێتەوە. کلۆر gelmeyipti takım olsun sular. Vallahi etabımız nedir? İşte görürsünüz göz yüzden. گلەیمان ئەوەیە کە بە چاوی خۆتان دەبینن لەم ئاوە دەخۆینەوە خەڵکی نەخۆش خستووە و چارەسەریشی نازانین بەڵام هۆکارەکەی ئەم ئاوە پیسەیە بە چاوی خۆت ببینە سەگی تێدایە باشە کێ ئەم ئاوە دەخواتەوە ئیسلام قبوڵی دەکات دەسەڵاتدارانی حکومەت ئەم ئاوە دەخۆنەوە یان ئاوی بازاڕەکان جاران بە بەردەوام خاوێن دەکرایەوە بەڵام ئێستا ساڵانێکە هیچ پاک نەکراوەتەوە. بەهۆی پیسبوون و نەبوونی کلۆر لە ئاوی پرۆژەی خوڕماتوودا هاوڵاتیان پەنا دەبەن بۆ دابینکردنی ئامێری پاڵاوتنی ئاوی خواردنەوە بۆ ماڵان. داواکاری لەسەری زۆر کەم بوو بەڵام لە ئێستادا داواکاری لەسەری زۆر زۆرە لەبەرەوەی ئێستاکە هەم ئاوی مەشروعەکە و مەشروعەکەی دروست خوڕماتوو هەم ئاوی بیرەکان بەعام ئاوی بیرەکان تیدیەسەکەی بەرزۆ بۆ شۆرە و ئاوی مەشروعەکەیش وەکو پیسی زۆر پیسە. یعنی مەشروعەکە پار مەسەلەن پار لەگەڵ پێرارە فەرقی لەگەڵ ئێستا زۆر زۆرە. ساڵانی پێشووتر تیدیەسی مەشروعەکە هەر زۆر هەڵبسایەت بە هاوین یعنی بە تەمووز و ئابیشەوە نزیکەی 300 ئەگەیشتە 300 بەڵام ئێستا لە ئەم ساڵ یعنی سەرەتای هاوینی شێمانە کە هاوین دەستی پێی نەکردووە تیدیەس مەشروعەکە لە 400 هەیە 450 400 هەیە ئێستا حالیان ئەو شەگەرێتەوە بۆەوەی کەم ئاوی یەکیکە لەوانی کەوا کەم باران کەم باریوە ئاو کەمە و مەشروعەکەیش بە تەواوی پیس بووە. هاوڵاتیانی خوڕماتوو داواکارن چی زووترە حکوومەت پرۆژەی ئاوی خوڕماتوو پاکاتەوە یاخود سەرچاوەیەکی دیکە بۆ ئاوی خواردنەوەی ماڵان بدۆزێتەوە. ئەمەی لە پشتی منەوەیە دیمەنی پرۆژەی ئاوی خوڕماتووە کە ماوەی چەند ساڵێکە پاک نەکراوەتەوە. هاوڵاتیان دەڵێن تاکە سەرچاوەی ئاوی خواردنەوەی شارەکە ئەم پرۆژەیە کە بە شێوەیەک پیس بووە مەترسی چەندی نەخۆشی لێ دەکرێت بڵاو ببێتەوە لە شارەکەدا. کاروان حەبیب کورد سات نیوز خوڕماتوو.